بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی هەڵەبجە قەرەباڵغی و لۆدێکی زۆری کەوتووەتە سەر هاوڵاتیانیش نیگەرانن لە ڕای نەبوونی کارەکانیان. نەبوونی بینا و بچووکی شوێنەکە و کەمی کارمەند سەرکی ترین کێشەکانی بەڕێوەبەرایەتیەک هەن. بۆ زانیاری زیاتر لەو بارەوە سامان فەتاح لەگەڵ بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی هەڵەبجە ڕاستەوخۆ گفتوگۆکات. سامان سڵاوت لێبێ، زانین کە بەڕێوەبەری پاسپۆرتی هەڵەبجە چ زانیاریەکی لایە دەربارەیە و لۆدەی کە خراوەتە سەر بەڕێوەبەرایەتیەکەی. بەڵێ سڵاوتان لەبێ، سڵاو لە بینرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت. دیارە من ئێستا لە بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی پارێزگای هەڵەبجەم کە بەڕێوەبەرایەتەکە لۆدێکی زۆری لەسەر وەک دەبینن لە پشتی منەوە خەڵکێکی زۆر لە ناوچە جیاجیەکانی سنووری پارێزگای هەڵەبجەوە هاتوونەتە ئێرە بۆ ئەوەی کە بتوانن ببنە خاوەنی پاسپۆرت. وەک دەبینن بچووکی شوێنەکە و نەبوونی بینا و نەبوونی کارمەندیش کەمی کارمەندیش بۆتەوەی ئەوەی کە گرفتەکانی بەڕێوەبەرایەتەکە زیاتر زەق بکاتەوە و قەرەباڵغی زیاتر دروستکە. من ئێستا لەگەڵ بەڕێوەبەری پاسپۆرتی هەڵەبجە کاک مقەدەمی مافەروەر سالار سەردار قسە ئەکەم. کاک سالار سوپاس بۆ دەرفەتە. ئێوە بۆچی بەڕێوەبەرایەتەکەتان لۆدێکی زۆری لەسەرە، قەرەباڵغێکی زۆری پێوای بینرێت، وەکاری ئەمە بۆچی ئەگەڕێنەوە؟ ئەم بەخێر بەسەر چاوەکانم ئەم قەرەباڵغی کە ئێستا لە بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی پارێزگای هەڵەبجەیە هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ دوو خاڵ. یەکەمیانەوەیە کە بیناکەمان بینایەکی بچووکە، ئیسیعابی ئەو هەموو هاوڵاتیە ناکا کە سەردانمانەکەن ڕۆژانە بە مەبەستی دەرهێنانی پاسپۆرت. دووهەمیان کە کەمی کارمەندی کارمەندە. یەک کارمەندی کۆنتڕۆڵمان هەیە، ئەو کارمەندی کۆنتڕۆڵە لە سلێمانی 75 بۆ 100 فایلەکە. ئێمە ئەو کارمەندی کۆنتڕۆڵی کە لە سلێمانیەوەیەت بۆ بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی پارێزگای هەڵەبجە ڕۆژانە لە 150 بۆ 160 فایلی پێ کۆنتڕۆڵەکەین، واتە دوو هێندەی ئەوەی سلێمانی. ئێمە گەر هاتو کارمەندی پێویستمان بۆ دابینکەین ڕۆژانە کەمێکە ئەتوانین 2 بەرابەر 3 بەرابەر ئەمە ئێستا کە سەردانمانەکەن بۆیان مامەڵەکانیان بۆ جێبەجێ بکەین. کاک سالار سەرنووسین لە بەڕێوەبەرایەتەکەی ئێوە نەماوە، بووەتەوەی کە شەوان خەڵک سەرە بگرن لە بەردەم بەڕێوەبەرایەتەکان و بەڕێوەبەرایەتەکە شەو بمێننەوە. ئەمە گرفتی زیاتر دروست نەکردو لەوەی کە لەلایەن ئێوە سەرنووسین نەماوە، ئەوە کاراسانی بۆ وڵاتیان دروستەکات؟ ئەمە کاراسانی بۆ ئەوانە بۆ هاوڵاتیان ئەوەیە ئەگەڕێتەوە ئەو هاوڵاتی کە پێویستی بە پاسپۆرت بێت یەت ڕیزەگرێ، ئیتر من نازانم کەیەت مهمەوێ لە زمنی ئەو 160 فایلا بێ کە ڕۆژانە من وەرێگرم. ئەمەش هۆکارەکەی وەی کە بە جەنابتم وت ئەگەڕێتەوە بۆ کەمی کارمەندان. ئەگەر هاتو کارمەندەکان زیاب وایە وەکو بڵێ بۆمان تەعینکەن یا بەتەنسی بۆمان بنێرن، ئێمە ئەتوانین کەمێتێکی زیاتر وەرگین، واتە نەک 160 فایل ئەتوانین 340 و زیاتری سێ ئەوەندە وەرگین. کاک سالار ئێستا گرفتی پێم وابێ کەمی دەفتەریش نەماوە لە بەغداوە، ئێوە گرفتی کەمی دەفتەرتانەیە دەفتەری پاسپۆرت؟ ئەو کەمی گرفتی کەمی دەفتەری پاسپۆرت هەر ماوە ئێستا. ئێمە ڕۆژانە لە پاسپۆرتی پارێزگای سلێمانیەوە 3 ئەفسەرە چن هەفتانە بە بەبەستی وەرگرتنی پاسپۆرت. ئەو کەمێتە نایەنێکە ئەو هاوڵاتیە زۆرانەش کە سەردانی بەڕێوەبەرایەتیەکەن، واتە بنسبەتێکی کەمیانێنەیە هەر ئەو لۆدە لەسەر بەڕێوەبەرایەتی پاسپۆرت ماوە. زۆر سپاس کاک سالار، زۆر سپاس. بەڵێ دیارە لە 21ی سێوە بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی هەڵەبجە کراوەتەوە. تاکو ئێستا بە پێی ئامارەکان ئەم بەڕێوەبەرایەتیە زیاتر لە 8500 هاوڵاتی سنووری پارێزگای هەڵەبجە بوون بە خاوەنی پاسپۆرت. بەڵام ئەوەی کە ماوەتەوە لە ڕێگلەی هاوڵاتیانە لەبەرەوەی کە کەمێک شپرزەیی بە بەڕێوەبەرایەتەکەەوە دیارە لەبەرەوەی کە شەوانە خەڵکانێک دێن لە بەردەم بەڕێوەبەرایەتەکە ئەمێننەوە و لێرە ئەخەون بەوەی کە سبێنە بتوان بن بە خاوەنی پاسپۆرت. وەک بەڕێوەبەری پاسپۆرتی هەڵەبجەش ئاماژەی بەوەدا بەوەی کەمی کارمەند و نەبوونی بینا و نەبوونی شوێنێکی گونجاو بۆ بەڕێوەبەرایەتەکان لە ئازدە و گەورەیەکەوە خەڵک چاوەڕانیەکە هەموو کێشە و گرفتانەی دروستکردنەوە. بەڵێ ئێستامان سواز دەکەین، بەڵامەکە دوایی دیداری بەڕێوەبەرت کردەوە بۆ راپۆرتەکەت. هیوادارم کە لێی بپرسی کەی هەڵەبجە وەکو پارێزگایەک لە بابەتی دەرهێنانی پاسپۆرت و بەڕێوەبەرایەتی پاسپۆرت بە تەواوی جیا لە پارێزگای سلێمانی مامەڵەی لەگەڵەکرێت لەلایەن هەرێم و لەلایەن بەغداوە. سپاس بۆ پەیامێرمان سامان فەتاح.